ڕۆباز لە بەتایبەتی بواری دارایی یەکەیت دارایی خۆتان دەزانن حکوومەتی هەرێمی کوردستان چەندین موچەی لایە موچەکانمان ساکە 150,000 دینارە کە 150,000 دینارت پێڕەوا نابینێ حکوومەتە ئێمە داواکەین یا بە پێی یاسا کار بکەین ئێمە لەگەڵ ئەم حکوومەتە هەتا ساکە یاسایەکمان نییە ئەو یاسایە بە زووترین کات پەرلەمانی کوردستان بکوێتە باری جێبەجێکردنەوە ئێمە توانین بە پێی یاسا لەگەڵ حکوومەتە ڕەفتار بکەین لە خۆتان دەزانن لەگەڵ هەم لە ڕووی خوێندن و هەم لە ڕووی تەندروستی و هەم لە ڕووی بواری کۆمەڵایەتیمانە زۆربەی کێشەکانمانەیە بە تایبەتی ئەو کەسانی کە زەواجیان کردو ڕۆژانە زەواجەکانیان نەڵەوەشێتەوە ئەو کەسانی کە بڕی 150,000 دینارە بەس 2 مانگ جارێکە 3 مانگ جارێکە ئێمە داوامان کردووە پێش وەزارەتەکان ئێمە پێشخان یان 150,000 دینار بۆ تاکێک ناکە یان کەسێکی کە کورتەباڵا کە زەواجی کردبێ 2 مناڵی کورتەباڵایە بێ بەشی ژیانی ناکە ئێمە بۆ یەکە ساکات بۆ پەرلەمانی کوردستان جۆمان لێ بگرن بە پێی یاسا ئەو یاسایە بە زووتی کات بکەوێتە باری جێبەجێکردنەوە و ئێمە بە پێی یاساییتر لەگەڵ حکوومەتە کار بکەین. زۆر سوپاسانەکەین.